یەکێکی تر لەو دەستکەوتانی کە تەنها ساڵی 2024 بەدەستمان هێناوە لە ڕێی دەرمانخانەی تاوەری تەندروستی سمارتەوە هەبوونی سەرچاوەیەکی پشتڕاستکراوە و ڕەسەن سەبارەت بە تەواوی دەرمانەکان لە داتابیس لە بەردەم هەر یەکێک لە پزیشکانی دەرمانساز. گرنگی ئەم بابەتە چییە؟ لە ڕاستی ئەمە کاتێک کە چارەخوازێک ئەچێتە دەرمانخانە پرسیارەکە سەبارەت بە دەرمان پێویستی بە سەرچاوەی ڕەسەن و دروست هەیە و پێویستی بە وەڵامێکی پشتڕاستکراوە هەیە، نەک بە شێوەیەکی خوانەکان ناڕێکراو لە هەندێک شوێن. لێرە ئێمە بۆی ئەمەمان داناوە تەمەن پاشتر ئەمە ئەچێتە مۆبایل ئەپلیکیشنەکە و تەواوی چارەخوازان سوودی لێ وەرەگرن و هەمبان شێوە لە داتابیسەکە و پزیشکانیش ئەتوانن سوودی لێ وەربگرن و بە زمانی عەرەبیش واتە بە 3 زمان بەردەستە بێت. لێرە پێمان ئەڵێت شێوازی بەکارهێنانی دەرمانەکە و ئەو ئاڵنگاری و حاڵەتانەی کە ناکرێت دەرمانەکەی تا بەکار بێت و ئەو حاڵەتانەی کە پێویستە و کاتی دەرمانەکە و زائیدەن ئەوەی کە بۆ دووجان و شیردەر ئایا گونجاوە بەکار بێت یان نا. سمارت وەرچەرخانە.